مارک ساڤایا پیاوەکەی ترامپ پیاوەکانی شیعە بەرەو دۆزەخ دەبات. شیعەکان ترساون و کوردەکان خۆشحاڵن. گەنجێکی وەرزشوان ورد لە سیاسەت و ورتر لە ناسێنی شیعە و باڵوچڵەکانی دژبەری گروپە ئیسلامیە توندڕەوەکان و دۆستی کۆمپانیا گەورەکانی نەوت. مارک ساڤایا گەنجە یاخیەکە نێردەی تایبەتی ئەمریکا و ترامپ بۆ عێراق و ناوچەکە ئەو پیاوەی کە شارەزایەکی وردی هەیە لە شیعەناسیدا. ساڤایا هەر بە دەرکەوتنی ترس و لەرزی لە گیانی شیعە و سەرکردەکانیدا دروست کرد. سەرکردە و پێگەی گروپە چەکدارەکان هەرزوو گوتیان بەڵایەکی تری ناگەهان ڕووی لە عێراق کرد. ئەو متمانە پێکراوترینی ترامپە و تەنها ئەرکی لەم کاتە هەستیار و سەختەی جەنگی ناوچەکەدا ڕیشەکێشکردن و کۆتایی هێنانە بە سەرچاوەی دارایی ئەو گروپە ئیسلامیانەی دژی ئەمریکا و هاوپەیمانەکانی. ساڤایا دۆستێکی نزیک و خزمێکی ڕاستی کوردە و بە کوردستان زۆر سەرسامە. وەکو دەڵێت بەلای ئەوەوە لە ناوچەکەدا کوردستان خۆشترین پارچەی جوگرافیایی و پاکترینەتی. دۆستایەتی ساڤایا و کورد دەگەڕێتەوە بۆ ئەو کاتانەی کە ئەو لە قونسوڵخانەی ئەمریکا لە هەولێر کاری کردووە و زیاتریش بۆ ئەو لێکۆڵینەوانەی کە لەسەر سیاسەتی هەرێمی کوردستان ئەنجامی داون. هەر بۆیە ئەو دەڵێت پشتیوانیەکی سەرسەختی کووردە. بەپێی زانیاریەکان لە کاتی ناکۆکیەکانی هەولێر و بەغدا ساڤایا ڕۆڵێکی گەورەی بینیوە لە پشتیوانی کورد و گوشارکردن لە بەرپرسانی عێراقی بۆ ناردنی موچە. هەر بۆیە دەسەڵاتدارانی حکوومەتەکەی سوودانی وەکو لۆبیەکی کوردی دەیبینن. مارک ساڤایا بە تەواوی دژ و دژبەری دۆستەکانی ئێرانە لە عێراق و تەنها ئەرکیشی کە پێی سپێردراوە ئەوەیە کە تا دەستپێکردنەوەی جەنگی دووەمی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران سەرچاوە داراییەکانی ئەو گروپانە ببڕێت. مارک ساڤایا بە تەواوی لەلایەن ترامپەوە سەرپشک و دەستکراوە کراوە کە چۆنی بوێت سیاسەتی نوێی ئەمریکا لە عێراق بەو جۆرەدا بڕێژێت و راپۆرتەکانی ئەو دەبنە سەرچاوەی بڕیاردان لای ترامپ و ئیدارەی کۆشکی سپی. سەرکردە شیعەکان نیگەران و پێیان وایە هاتنی تونترین پیا و نوێنەری سەرۆکی ئەمریکا واتە ڕاگەیاندنی جەنگێکی بێدەنگ لە دژی ئەوان و هاتنە پێشەوەی کورد و سوننە و ئەو سەرکردە شیعانەی کە نزیکن لە ئەمریکا.